بەناوی خودای بەخشندەی میهرەبان، هەزارەها هەزار حەمد و شکر و سوپاس بۆ خودای میهرەبان. سەڵات و درود و ڕەحمەتی خوای گەورە بڕژێتە سەر گیانی پاچی پێغەمبەری پێشەوە و لەسەر ئال و ئەسحاب و یار و یاوەرانی تا ڕۆژی دوایی. بەڕێزان خۆشەویستان، سەلام و ڕەحمەتی خوای گەورەتان لەسەر بێ. خۆشحاڵم لەسەر مائیدە و سفرەی قورئانی پیرۆست لە زنجیرەی نۆیەم لە بەرنامەی صەمم بەیتەک حەصین بەیتەک، واتە ماڵەکەت پارێزراوکە، دەگەینەوە بە خزمەت چەند ئاەتێکی تر لە ئاەتەکانی قورئانی پیرۆست. ئەوڕۆ دەچینە خزمەت ئاەتێک لە ئاەتەکانی قورئانی پیرۆست کە خوای گەورە سوبحانەه وتەعالە بنەمای عائیلە و خێزانی موسڵمانمان بە تۆکمەیی بە موسڵمانانە بەڕێک و پێچی لە بۆ باز دەکات. دیارە لە هەر ماڵێک، لە هەر وڵاتێک، لە هەر شوێنێک ئەگەر گەورەیەک نەبوو، ئەگە سەرکردەیەک نەبوو، ئەگەر کەسێک نەبوو وەکو مەرجە و سەرچاوە ئینسان بگەڕێتەوە لای لە کاتە پێویستیەکان، بەڕاستی یعنی ئەو عائیلەیە، ئەو خێزانە، ئەو کۆمەڵگەی، ئەو ملەتێکی سەرگەردان، ملەتێکی بەڕاستی وەکو برێ یەتیمە. یعنی یەتیم معناتێک و عائیلەیەک گەورەکەیان مردیە، کۆمەڵێکی زۆر منداڵی بچووکی لە پاشە خۆی بەزی هێشتێک کە ئەوانە سەردەری دەرناکەن. ئەگەر ئەو منداڵانە کەسێک نەبی سەرپەرشتیان بکە گەورەیەک زایع دەبن. لۆیە بەڕاستی گەورەیی لە هەر ماڵێک شتێکی زۆر گرنگە. لە ناو خەڵکی هەولێری خۆمان شتێک باوە، دەڵێن ئەگەر گەورەی ماڵ مرد هیچ کەسێک نەبوو جێی بگرتەوە بەردەچی گەورەش بی لە ماڵەکەی دابنێن بۆی کەوا وەکو ڕەمزەک، وەکو گەورەیەک ئەو گەورەیە کە هەر لە ماڵ هەبیتن بزانە تەمەشا بکە. لۆیە بەڕێزان بەڕاستی خوای گەورە سوبحانەه وتەعالە کە ئەو بوونەوەرەی دروست کردیە لەسەر بنەمای وەفەضەڵنا بەعضەهم عەلا بەعض، هەندێک کەس پلەی بەرزترە، گەورەترە لە هەندێکان. بۆیە ئەگە تەمەشا بکەیت زاتی پیرۆزی ئەڵڵاه دەبێ بەرزترین شت بی، خۆشەویستترین شت بی لە ناو دڵەکان. ئاستێکی باڵایە، نابێت لە سنوور و شەرعی ئەو خودایە دەربچی. لە ناو پێغەمبەران گەورەی هەموو پێغەمبەران و سەرداری هەموو پێغەمبەران محەممەد المستەفایە صلی الله عليه وسلم. گەورەی هەموو کتێبەکان قورئانی پیرۆزە. ئینجا پێداوەرە لەو بوونەوەرە لە هەمووی ئیلا شتەکەی سەرداری گەورەی هەمووانە. لە ناو مەلائیکەتەکان جوبریل گەورەی هەموو مەلائیکەتانە. بۆیە لێرەدا ئەمە گە تەمەشا بکەین لە ناو عائیلە و خانەوادە و خێزانی موسڵمانیش ئەگەر گەورەیەک نەبی وەکو سەرکردایەتی ئەو عائیلە و خێزانەی بکە، و لە ماڵ ئەگەر وەزیرێک نەبی وەکو وەزیری داخلیە ئیش و کون و کەلەبەر و ئیشە وردیەکانی ماڵ بەڕێوە بە ئەو عائیلە و خێزانە بەڕاستی خێزانێکی زۆر یعنی بێسەر و بەر و خراپ دەبی، منداڵەکان هەمووی زایع و سەرگەردان دەبن. بۆیە خوای گەورە سوبحانەه وتەعالە لە ئاەتی ژمارە 34 لە سوورەتی نیسا کە ئەو سوورەتە باسی پەروەردەی تاک و دروستکردنی خێزان بە شێوازێکی جوان و ڕێک و پێک باز دەکات. لەو ئاەتەدا خوای گەورە دەفەرموێ سوبحانەه وتەعالە الرجال قوامون على النساء، دەفەرمێ ئاگادار بن ئەی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم، الرجال پیاوەکان قوامون على النساء باڵادەستن لەسەر ئافرەتەکان، بما فضل الله بعضهم على بعض، بەهۆی ئەو فەزل و بەخششەی کە خوا پێیانی داوە، وبما أنفقوا من أموالهم، و بەو هێز و دەسەڵاتی و داراییەی کە لە ئەستۆی پیاودایە. تاوان خوشکانی بەڕێز پەلەمەکە ئێستا قیتچکە دێمە لاین گۆش. پیاو لە ماڵ باڵادەستە، معنای چییە قوامون؟ خوای گەورە دەفەرمی الرجال، طبعا الفلام کە بستە سەر هەر شتێک پێی دەوتێت الفلامی تعریفی یان الفلامی عهدی، یعنی ئەو ڕیجالانەی کەوا المەعود، ئەوەی کەوا زانراوە کەوا چ پیاوێک باڵادەستە لەسەر ماڵەکەی خۆی، هەموو پیاوەک نا،
الرجال ئەوەی شەرنی هەموو کەسێک سمێری هەبی و ڕیشی هەبیتن لەو ئاستەی دابی نا بەڵکو خوای گەورە دەفەرمێ الرجال و ئەو پیاوانەی کەوا صفەتی خاصیان هەیە کەوا صفاتەکانیان چییە؟ یەک لەو صفاتانە ئەهلی عەدل بن کابرایەکی زاڵم ستەمکار هەموو ڕۆژێ يعني كتكو سنجي لەگەر ماڵ و منداڵەکەی بی و لە خێزانی بدا والله شریعەت و حکمی ئیسلام بەوەی ڕازی نییە نابی ئەو پیاوە قەوامیەتی لێ دەسیندرێتەوە حد يعني لۆیە ئەلێرەدا خوشک و برا بەڕێزەکان ئەمە کە دەڵێن الرجال ئەو پیاوانەی یەکەمیشت خواناسن دوای ئەهلی عەدلن حەز بە بەرپرسیارەتی دەکە ئەو پیاوە بەرامبەر بەو ئافرەتەی کە هینایەتی ئەو ئەمانەتی خوایە ئەو ئافرەتە لە لایوی پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ئوصیکم بالنساء خەیرا ئامۆژگاریتان دەکەم لەگەڵ ئافرەتەکان باش بن بەعەدالەت لەگەڵیان بن ڕەزیلیان لەگەڵ مەکەن سوکایەتیان پێ مەکەن اینجا پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم فإنكم أخذتموهن بكلمة دفرمي فإنكم أخذتموهن بأمانة الله وكو أمانتك خواي قورا أو آفتاني هاوشتيتا جير دستي إيوا كواتا الرجال أو بياواني كوا صفة رجولية ينتدايا يعني خواي من المؤمنين رجال صدقوا واتل يعني أو بياواني كوا خاوني أو صفتانا كوا يعني أهلية جنهناني هي أو بياوة أهلي عدلة أو بياوة دا صلاتك وكو بري بحكمة بياوة حكيم ودانايا قوامون كلمة قوامون معناتها كلمة قوامة يعني القائم لقائم هاتوا قوامة صيغة مبالغة التي هاتوا القائم بالأمور وات أو كسيكوا بو إي شيء كلا أستويدايا بي هالدسي بدزوانترين وبتساكترين شيوا كواتا القوامون الرجال قوامون على النساء واتا بياوان قائمون على أمور النساء بياوكان سرپرشتي خزمتي خێزانەکان و ماڵ و منداڵەکەی خۆیان دەکەن کەواتە قەوامە لێرە ئەوە نییە برای بەڕێزم خوشتی بەڕێزم کەوا وا تێبگە کەسێک کەوا یعنی قەوامەت و پیاوەتی لەوەیدایە تند و تیژ بی هەمیشە و بەردەوام دار بەدەست بی هەمیشە و بەردەوام قسەی وی بی هەمیشە و بەردەوام هاوار بکە والله ئەوە صفەتی قەوامیەت نییە نا ئەسڵەن دەبێ ئەو کەسی ئیداری ماڵ دەکا یەک لەو صفەتانەی تێیدا بێ دەبێ حەکیم بی معنەتی حەکیم بی لە هەندێک جێ پێویستە تووڕە بی کاکە خۆ ئەگەر ئەو کەسەی تووڕە نەبیتن ئیمامی شافعی دەفەرمێ ئەو کەسەی من استوغضب ئەوەی تووڕە دەکرێت فلم یغضب تووڕە نابی فهو حمار ئەوە دیارە بەشەر نییە حاشاکی بینەر و بیسەری بەڕێز وەکو جێدرێژ وایە کابرت لە هەندێک جێگا تووڕە نەبیتن نابێ پیاو غیرەتی نەبی بەرامبەر بە ماڵ و منداڵەکەی نابێ پیاو حەز بە مەسئولیەت نەکە لە کاتی برسیبوونی ماڵ و منداڵەکەی نابێ پیاو حەز بە ئێش و ژانی عائیلەکەی نەکە دەبی حەز بە بەرپرسیارەتی بکە بزانی ئەو ماڵە نەقوستانی و کەم و کوڕیەکانی تیا لۆیان جێبەجێ بکە الرجال قوامون واتە ئیش و کاری ئەو خێزان و عائیلەیە خێزانەکەی کچەکەی کوڕەکەی ناوماڵەکەی کەم و کوڕیەکانیان لۆ پڕ بکاتەوە لۆیە خوای گەورە ئەو ئیدارەی ماڵی دایتە دەست پیاو بما فضل الله بعضهم على بعض بەهۆی ئەوەی کەوا ئەوەی پیاو توانەی بەسەدا دەشتێ بە ئافرەت ناکرێتن یعنی صفەتی پیاو وایە لای دەرەیە کاسبی دەکا پارەی پەیدا دەکا هەندێک شتێ بە پیاو دەکرێت بە ژن ناکرێ لۆیە خوای گەورە ئەو قەوامیەت و ئەو ئیدارەی ماڵەی دایتە دەست پیاو وبما أنفقوا من أموالهم وبهوي أوي كوا خواي جورا نفقي جن نفقي مالو من ضال لا أستوي بياو لا أستوي جنية لويا كواتا أو بياوا ما دام أو برين مصرفي مال دكا خرجي مال دكا دبي أويش بالريار بدا تشتك باشا تشتك خرابة تشتك سود وقازانز ومنفعتي تشتك بسود وقازانز بلام كو بگفتوگۆ بەیەکەوە لەگەڵ خێزانەکەی بەیەکەوە بڕیار بدەن کاتێک کە خانی دەکڕن کاتێک کە خانیەک دەفرۆشن کاتێکەوە
خانیەک دروست دەکەن کاتێکەوە کچەکیان بە مێر دەدەن کاتێکەوە ژن لۆ کوڕیان دەیدەن لە هەموو ئەو ئیش و کارانە معنای ئەوە نییە پیا خۆسە پێ نەربی نە بەڵکو پێغەمبەری خوا دەفەرمێ صلی الله عليه وسلم ما من ئەهلی بەیتی نەهاتووە ماڵی خانەوادەیەک خێزانێک نوزیع منهم الرفقة ڕفق و نەرمونیانی لەو ماڵەی نەمینێ پێغەمبەر دەفەرمێ ئیلا بەڵا و موسیبەت و ناخۆشی ڕوو لەو ماڵەی دەکەن لۆی برای بەڕێزم قەوامیەت ئەوە نییە هەمیشە و بەردەوام تووڕە و توند و هەمیشە و بەردەوام پێدوابی دەبی ئەو عائیلە و ئەو خێزان و ماڵ و منداڵت بچەوسینەوە ئەوە غەڵەتە واللهی پێغەمبەری خوا وا نەبووە سەڵات و سەلامی خوای لەسەر بێ شیعار و دروشمی پێغەمبەری خوا ئەوە بووە خەیڕکم لئەهلی باشترین کەسە لۆ ماڵ و منداڵەکەی و ئەنە خەیڕکم لئەهلی و ئەمنیش باشترین کەسم لۆ ماڵ و منداڵی خۆم ئەو شیعاری پێغەمبەرە عیب نییە عیب ئەوەیە دەنگت بستە دەرێ عیب ئەوەیە خێزانەکەت ناگوزور بی عیب ئەوەیە سبەینێ ماڵە خەزورانت هەراسان بکەی عیب ئەوەیە کچ و کوڕەکانت فرامۆش بکەی لۆی برایانی بەڕێزم الرجال قوامون على النساء ئەوە معنای دەقی شەرعی خۆیتی کە ئینسان ئاگدار بی لۆیە بزانە تەمەشا بکە شێخی سعدی لە تەفسیرەکەی خۆی دەفەرمێ فتفضيل الرجال على النساء من وجوه متعددة لزور رواندايا لوانا من كون ولاياتي مختصة بالرجال بياولي أمرا لجنكي بربرسا ئافرەت کە لە ماڵی بابیتی بابی لی بەرپرسە برایەکانی لی بەرپرسن بەڵام کە چۆن ناو ماڵی مێردی پیاوەکەی لی بەرپرسە لۆیە زۆر جاری وایە کابرایەک 20 ساڵ 25 ساڵ کتەچی پەروەردەکردیە وەکو پەڕەی گوڵ لە عەقیدەی لە بیر و باوەڕی لە ئەخلاقی وەکو ئەمانەتێک دەیداتە دەست پیاوەکەی ئەو ئافرەتە لەکەم پیاوەکەی بەلا ڕێدا دەدرێ خراپ دەبی ئەوە چێ لی بەرپرسە داکو بابی ئەگە بتزانی بە ئەوە خراپ توێ داخوازی ئەو جە کابرە بەسەر داکو بابی داداتۆ 100 قسەش بە ماڵە خەزوولانی دەڵێ واللهی ئەوە ناحەقیە و ناعەدالەتیە وەختی خۆی ئەو کچە بۆکو پەڕەی گوڵ بووە لەکن تو خراپ بووە لۆیە پیاو بەرپرسە کاکە هەر خراپێک بێتە سەر ئەو پیاوەی ئەوان 25 ساڵ ئەو کچیان لۆ پەروەردە کردی کە جێگای چاو و تەماعی تو بووە ئەتوش پیاو بە ئەتوش مرد بە ئەتوش مسلمان بە ئەو تەمەنی دەمینێ وەکو پەڕەی گوڵ ئەو ئافرەتە بپارێزە وەکو ئەمانەتەکی خوا ئەتوو بەرپرسی لە دینی لە عەقیدەی لە بیر و باوەڕی لە ئەخلاقی لە تەسەڕوفی لە هەموو شتێکی لۆیە دەبی ئینسان زۆر ئاگدار بی والنبوة پێغەمبەرایەتی تایبەتە بە پیاوان والرسالة واختصاصی بكثير من العبادة زۆر عیبادەتەیە لە ئەستۆی پیاوە لەسەر ئافرەتان نییە وەکو جیهاد وەکو جەژنەکان پێویستە لەسەر پیاو بچی بەڵام لە ئافرەت سونەتە نوێژی جومعە وبما خصهم الله من العقل والرزانة والجلد الذي ليس للنساء تند هێز و توانا زیاتر تایبەت بە پیاوانە لۆیە کەواتە لێرەدا ئینجا خوای گەورە دەفەرمێ فالصالحات قانتات حافظات للغيب بما حفظ الله ئەدی ئافرەتان کاتێک کە پیاو ئیش و کاری ئەوەیەکەوە ئیدارەی ماڵەکە بکە ئەدی ئافرەتیش یەک لەو شتانی کە پێویستە فالصالحات ئافرەتێکی صالیحە بی لۆ خودی خۆی خواناز بێ ڕێک و پێک بێ لۆ پیاوەکەی ساڵح بێ و بگونجێ و حەقی پیاوەکەی بدا لۆیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ الدنيا متاع دنیا هەمووی خۆشیە بەڵام خەیر مەتاعیها باشترین و لوتکەی بەرزی هەموو ئەو تام و چێژانە المەرئەة الصالحة ئافرەتێکی صالیحەیە خواناسە دیندارە گونجاوە لەگە پیاوەکەی لەگەر ماڵ و ئیدارەی ماڵەکەی ئەوە بەڕاستی لوتکەی خۆشیە دەزانی چەند خۆشە پیا و مرتەحبی لەگە قسەکانی خێزانی دەزانی چەند خۆشە ئەو ئافرەتە دائیمە دووکە دووجی نەبی لەگەر پیاوەکەی دەزانی چەند خۆشە ئەو ئافرەتە ڕێز لە پیاوەکەی بنێ ئەو پیاوە دڵنیابێ و دوو دڵ نەبێ لەو کاتێک کە ماڵەکەی بەجی دێری لۆیە پێغەمبەری خوا وەصفی ئافرەتی صالیحە دەکە دەفەرمێ ئافرەتی صالیحە ئەوەیە ئیذا نەظەرتە ئیلەیها سەڕەتکە کاتێک کە سەیری دەکەی دڵت پێ خۆش دەبی هەندە دەموچاوی گەشاوەیە هەندە جلوبەرگەکەی جوانە هەندە پڕبەدڵی پیاوەکەیتی
وإذا أمرتها أطاعتك وكاتك أمر فرماني اشتكي بيك يكوسد زي بزيدك يعني مناقشة أو لا ناكا. وإذا غبت عنها كاتب بيا وكلي بزردبي سفردك مالكي بزيديري أتو أميني بيا وك أمينة لمال من ضالكي خوي لو فالصالحات أو آفرة الصالح أخوة ناس الدين دار تاكان لقن بيتكانيان قانتات ملكت له أمر فرماني خوا وملكت لبو أمر فرماني ميذكانيان حافظات للغيب بما حفظ الله بوشيويك خواي قورا داوي ليكرين أوان مالي ميدكانيان للغيب لو كاتدا للغيب معناته يعني لو كاتك بيا وكاديان لمالنينا أوان مالكي مالي بيا وكيان دبارزن. ابن جزي دفرمي أي النساء الصالحات في دينهن لدينيا صالحا مطيعات لأزواجهن لبو بيا وكان جويرايلا مطيعة لله في حق أزواجهن هرتي خوا أمري بيكدبن لحق مردكانيا زيب زيدكن. حافظات للغيب أي تحفظ كل ما غاب من علم زوجها هرشتك بيا وكي آقايلين دزاني خوا آقايليا لويا خيانة لبيا وكي ناكا. والشيخ السعدي دفرمي وذلك بحفظ الله وتوفيقه لهن حافظات بما حفظ الله بو دين إيمان عقيدة كواب أوان كدنا شارزانا بوي حفظي مالي بيا وكي عندك يعني والله يتاوراني أوي مكا آفرتك ديني نبي لأخواي نترسي كسق نبي تساوراني تسيلي دكي أو آفرتي خواد ناسي أو حقي بيا وكي زي بزي دكاتر لو يبهمون وعقل بصري عرض ناموسي بياوكو مالو من ضالكي بياوكي دباريزي وميدوارين خواي قول عاقبة خير ما بكا خواي قول مالك كان ما بباريزي خواي قول بختوري بجيرتو لوناو همو مالكي مسلمان هر مالك هر عائليك هر مسلمانك تشيشو قرفتشي هي وميدوارين خواي قول درقاي رحمتي خويان اللي بكاتو أو همنا خوشي بكا بخوشي لبو همو لاك. وصلى الله وسلم على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين.